بەڕێوەبەرایەتی ترامپ دەڵێت هاتنی کۆچبەر لە ئێستادا بۆ ناو ئەمریکا مانگی لە 100,000 زیاترە، ئەمەش گەیشتۆتە بەرزترین ئاست لە وەتای مانگی 10 ساڵی ڕابردووەوە. لە 30 مانگی چوارەوە 460,294 کەس لە سنووری باشوورەوە گەیشتون. زیاتر لە نیوەی ئەو کەسانی کە لە مانگی چوارەوە گرتومانن منداڵیان لەگەڵدا بووە. ئەوان ئەو پەیامەیان بە ڕوونیک پێگەیشتووە کە ئەگەر منداڵت پێبێت ئازاد دەکرێت. سەرۆک داناڵد ترامپ بە پلانێک بۆ توندکردنی یاسای پەنابەرێتی وەڵامی داوەتەوە و ئەو خەڵکەی کە سنوور دەبەزێنن بێهیوا کردووە. ئەو کەسانەی کە بە شێوەیەکی فەرمی هەوڵی بەدەستهێنانی مافی پەنابەری دەدەن ئاوارە بوون بەهۆی ئەم داوە گاڵتەجاڕیانەوە. ترامپ دەشیەوێت بەردەوام بێت لەسەر دروستکردنی دیوار و جێبەجێکردنی ئەوەی کە پێی دەڵێت سیستەمی کۆچبەری لەسەر بنەمای بەهاکان، واتە ئەو کەسانی کە کارامەییان هەیە. بەها بەڕاستی وشەیەکی لە خۆبایی بوونە. ئایا ئەوان دەڵێن خێزانەکان بەهایان نییە؟ هیچ پلانێک بەبێ پشتیوانی هەردوو پارتی لە کۆنگرێس دەرباز نابێت. ترامپ بەردەوام لەسەر ئەم بابەتە دیموکراتەکان تاوانبار دەکات. دیموکراتەکان پێشنیازی سنووری کراوە داهاتی کەمتر ئاژاوەی بێیاسا دەکەن. وە لە گرتبوونەوە جەماوەرێک سیاسیەکاندا ئەو بە بەردەوامی باز لەو کەسانە دەکات کە دێنە ئەمریکاوە. وڵاتەکەمان پڕ بووە و نامانەوێت خەڵک بێن بۆ ئێرە. ترامپ بەم دواییانە وەزیری دادی پێشووی ویلایەتی ڤێرجینیا کێن کۆچنێلی بۆ بەڕێوەبردننی کاروباری پەنابەرانی کۆشکی سپی دەستنیشان کرد. کۆچنێلی پێشتر پێی وابوو پێویستە هەر کۆچبەرێک بگیرێت و داوای بەڵگەنامەی لێ بکرێت. کۆچنێلی زۆر توندە لەسەر کۆچبەری، ئەو هاوڕایە لەگەڵ دیدەکانی سەرۆک. دیموکراتەکان کۆچنێلیان لا پەسەند نییە، چونکە بۆچوونی توندی هەیە و ئەمەش کاری بەڕێوەبەرایەتێکە سەختتر دەکات بۆ بەدەستهێنانی پشتیوانی دیموکراتەکان بۆ هەر بەرنووسێک لەسەر کۆچبەران. لە ئێستادا زۆر کەم کەس پێیان وایە ڕێککەوتن لەسەر کۆچبەری پشتیوانی هەردوو پارتی بەدەست بهێنێت. پێم وابێت ئەم شتە هیچ شیانی نییە. ئەوەی کە سەختی دەکات بابەتی جیاوازی ئایدۆلۆژیایە لە نێوان هەردوو پارتیدا. ترامپ وا باز لە کۆچبەران دەکات کە گوایە ئەمریکا تێک دەدەن و کەسانی تریش هەن وا باز لە کۆچبەران دەکەن کە گوایە بە تەواوەتی بنچینەی ئەمریکان. ئەم بەرنووسە شیانێکی زۆر کەمی هەیە ببێت بە یاسا لە ساڵی هەڵبژاردندا. لە کاتێکدا هەڵمەتەکانی هەڵبژاردن بۆ 2020 لە ئێستاوە گەرم و گوڕ بووە تا دێت کردارەکان لەسەر بابەتی کۆچبەران کەمتر دەبنەوە.